ئەو کاتتان باش خۆشەویستانم لە وانەی حەوتن بەخۆمەتان شادەمەوە لەم وانەیە باسی ئاجینێشنەکەین و باسی ڕیزکردنی پۆستەکانەکەین لە ئێوە بۆ زێت وەرەزێتەوە بۆ ئەی وا پیشاندانی پۆستەکان و باسی چۆنێتی خوێندنەوەی داتا ئەەکەین لە ڕێگای لە ڕێگای SQLەوە کە کوێری بنووسین و باسی تێکێکن کە چەند پۆستمان بۆ بگەڕێنێتەوە لێرانە بینەوە بەشی کۆنترۆلەر ئەمە بکەینە کۆمنت باشە لێرانە ئەگەر بنووسین پۆست یەکسانە بە ئەم دیدە لەسەرێک نووسین ئەمە تعریف بکەین دیبێ نووسین order by بەم شێوەیە لێرانە ئەگەر بێت پۆستەکانمان بە شێوەی ئەوە بۆ بخوێنێتەوە لە ئێوە بۆ زێت یاخود لە زێتەوە بۆ یاخود پێمان بڵێ ئەو پۆستانەی کە کۆتاکان کراوەی بۆ منە دەم پۆستی کۆتایی بۆ پیشاندە یاخود بڵێن کامە پۆست کۆتا جارکە با بێتە سەرەوە بێتە کۆپیکەوە و ئەوانی تر بێنە بنووی خوارەوی لێرانە بەپێی تایتۆ ئێمە ریزەکەین ئەمە لە کۆتا پۆستەوە بۆمان دێنێتەوە و ئەمە دێتە پۆستی گێتمانیان و من گۆرەکەمان چیە؟ گۆرەکەمان بەبێ ناوی ئەوکەمان بنووسین پۆستس بەم شێوە گۆرەکەمان پۆستس order by order by پێشەوەڵە تایتڵەکەمان berbat bahwa pendidikan sekolah khususnya jadi itu adalah madrasah sekali waktu metoda wa benishani kemudian perbuatan itu ya itu perjalanan itu di sekolah dan kesukaan waktu terus melakukan وأوردر باي مايكروويف و لێرانە کۆتێشن دایتەوە کۆتێشن فقط لێرە کۆتێشن کەنەوە و لە بینی هەموو کۆتێشنەکە پاریزە هەیە ئەمە سنتاکسەکە بوو کە ئیرۆرمان چیاوی لێرانە ئەگەر بێت و ئەم قەڕانی پێش بکەینەوە شمان تەنها یەک پۆستمان پیشانەدا بۆ ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە لێرانە بینی ئێمە نووسیمانی یەک پۆست بکەینە دوو پۆست من دوو پۆستمان پیشانەدا ئەمە یەکێک بوو لەوانەیە کە پێویستە بیزانین بۆ گەڕانەوەی پۆستەکانمان کە تەنها لە ڕێگای ئەمەوە ناکرێت لە ڕێگای ئینفەکشنەوەشەوە ئەنجام بدرێت لێرانە ئەمە کۆپی بکەین دەتوانین ئەمیان لا بدەن ئەم مەرجە تەنها ئەم مەرجە ئیشکا لە بۆمان گەستکەن قسەیەکی ئەم مەرجەش جێبەجێبوو کێشەی نییە و ئەمە بکەینە کۆمنت جارەی پاجینێشنی بەکاربێنین بکەینە پاجینێکی بەکاربێنین بۆ ئەوەی بزانین تەنها بۆ نمونە پۆستێ ڕیفرێشێنە ئیرۆرێکمان بێ چۆن ئەم ئیرۆرە چارەسەر بکەین بەڵێ لێرانە بینە کۆتایی فۆرپیچەکەمان لێرانە وەتا خوار فۆرپیچەکەمان ئەم تاگە ئەنووسین ناوی
تيبل كمان بروسس وطبعا تيبل كان نهاية أو بعد كده كيما داتا كان ولا مثلا كذا لينك كاني لينكس كس غير أنا ريفرش فيني وكيلوريكا كمان ما به لينكس ريفرش فيني بقولها أنا إيرور syntax معنا برنو إيرانا لينك كا ميثودا بقولها بدين عادة داري أمدا كا لسyntax كيف شفنا نبي وجيتا كا بيسا كوشنا هي بابي أما زياد هو لا imagination كا تيز بقيت ناكا فوق أجراني سوا بديت الزيادة ترى أنا كيفش بعض أگر بس فيك imagination كمان هذا إيرانا أنا page كا مش page كي آيجتي ولا ما هو مايكين وأتينا page كون إيرانا بنيك ورجعت imagination كأنا कोई ज़्यादा तो तब शुरू imagination ज़्यादा है إيرانا imagination मुझे post كمان pagination بقالنا تبع ولا index كشف post links سكين مسي ليرانا زور آساني pagination كمان أقرأنا تبع كأمش زور آسان لا رابع بو جرانوي post كمان بشوي pagination ولا ليرانا بس أواكن شون رجاي SQL وداتا كمان قرأنا تبع نكلا رجاي كوماند PHP ليرانا دين إيرانا دي كمان زياد كر كدي زيادة ليرانا كوماند PHP أمشي post أمين كين comment أنا ده كارنكا بنشي لورا post يكسانا بديبي ليرانا بمشي أمشي باشا سلك فورم ليرانا بوستس باشا أكتب ليرانا تكتب نسي وبدون ما تشوفه مقارنة أجر بيت شيء بالای ليرا سيكن ليرا quotation crack ولا quotation كمان كان سوا زوجة أقدر أم هيك شانة بن هذا تفكير شكينا وهي تفكير شكية بنامنا لكاجي مش نقول نجربه بين فوكس بالای ليرا أنا كشيك معناه وكشيك شيء وأتاني هنا زوجة يورج بكار بين لغوي وأشاني بكار بين ليرانا صليت لكن صليت بلد بدنا كتابه وهذا داري كوماندتين SQL كيف تمشي ليرا أنا pagination كمان لا بعرفه ليرا أنا اللي أنا شلابه لبروي pagination لما أنا لينك كمان ما لو تعرف ما يا تقول أكتيفية لو أكتيفيشن هذا تقدر لينك كراش كينه تاكل أكتيفيشن من ليرا أنا لو جالس كمان يسكوله أنا تقول فندق سيكن لو جالس كمان يسكوله أكون مرجع دارني ينسي ويا ضمنا بايثون نكسان بيبا كان مشتو موجودا نكسان بيبا نبا هذه أو تكون كويسة بهذه يعني نقدر أنا هذه أنا
استفادەکان هەموو کۆمەڵەکان SQL لە جیاتی ئەمە بەکاربێنەوە پۆستەکان بۆگەڕن بە کۆماندی PHP لا ڕاپێڵ کە ئامادەی ئەتوانین لە ماشەوە بە کۆماندەکانی SQL کارکە بەڵام دەبێت DB تعریفکەی بۆ ئەوەی کۆماندەکانی SQL لەناو لا ڕاپێڵە کار بکەن. لەم وانەیە باسی چیمان کرد، باسی وێرمان کرد کە چۆن پۆست ئەمەرجیانی کامە پۆست بگەڕێتەوە، بۆ باسی ڕیزکردنمان کرد و باسی پێکن کرد چەند پۆست پیشان بدا و باسی دێرمان گەگەڕانەوەی پۆستەکان و باسی ڕیزکردمان کرد ئۆردەر بای و باسی پاجنیشنمان کرد چەند پۆست پیشاندا و پاجنیشنەکە چۆن ئەکەیت و باسی چۆنیەتی چۆنیەتی بەکارهێنانی کوێریمان کرد لەناو لا ڕاپێڵە بۆ گەڕانەوەی پۆستەکانمان کە پێویستمان بە جۆرەکان پێویستمان بە پایپەکانی PHP لا ڕاپێڵ نەبێت. لەم وانەیە دێنە کۆتایی تاوەکو وانەیەکی تر بەخواتان هەسپێرە خواتان لەگەڵ.